سرتا بخيراتن تانكم من تقريبي ل 2011 بردوام لم إيشم سرتا هر لمالو إيشا كان مكر بو كسا نزيكا كان يان خوشويستاني خوم ئەیتر دوایی خەڵک زۆر حەزی لە ئیشەکانم بوو حەزیان کرد پەرە بە ئیشەکەم بەم و بەردەوام بم لە ئیشەکەم الحەمدوللا وەکو سوودێکی بە خۆم گەیاندووە قازانجێکیشی هەبووە لە ڕووی باری ئابووری خۆمەوە لە ڕووی دەرونیشەوە زۆر ئارامم بەڕاستی ئەگەر من ڕۆژێک ئەم قولاپم بەکار نێنم یعنی وا ئەزانم شتێکم لەونە ئیتر ئیشەڵا هەر بەردەوامیشە بم ئەگەر خۆی گەورە تەمەنمان بە من زۆر لێرەوە دەستخۆشی لە هاوسەرەکەم زۆر پاڵپشتم بوو زۆر قسە ئەهاتە سەرم لەبەرەوەی کە ئافرەتێک بێتە دەرەوە بۆ کۆمەڵگەی ئێمە تۆزە سەختە بەڵام ئەو پشتی گرتم نەیهێشت یعنی کەسێک ڕوبەڕووی قسەی نەیهێشت ڕوبەڕووی قسەی ناخۆش بمەوە لەگەڵەوەشە من کچەکەشم زۆر هاوکارمە بەڕاستی یعنی ئەو وردە ئیشانەی سە من خۆم گەشتومەتە تەمەنێک زۆر ئیشە هەیە بە من ناکرێ بەڵام ئەو کچەم ئیشەکانم بۆ سەهلەکە چۆنەڵی ئاسان کاریەکی تەواوم بۆ کات بڵاو فستیڤالەکان ڕاستەکەی سوودی زۆرەوە ئێمە بڵم لە سایە پەنجای ئەو کەسانی کە لێرە ئیشەکەن لە سایە پەنجای زیاتری پێویستی بە ئەم ئیشەیە ئێستێکێکی وەکو من مۆزەفە نیم لە دایرەکانە هاوسەرەکەشم ڕاستە مۆزەفە بەڵام یعنی ژیان قورس بووە دەرەقەت نایت لەبەرەوە ئەگەر ئەم ئیشانە ئەم بازاڕە بکرێتەوە یان شوێنێکی تایبەتمان هەبێ ئەوە سوود و قەنجازێکی باشیە بێ بۆمان بەڵام فستیڤالێکی ئاوا بکرێتەوە من لێرەوە سوپاسی سەمیرەخانەکەم زۆر پاڵپشتمانە زۆر هەوڵی یاوەکە ئیشمان بۆ بکە بێ بەرامبەر شتەکە هەمووی بێ بەرامبەرە ئەوەی کە سەمیرەخان بیکە بێ بەرامبەرە ڕاستیەکەی لە مانگێکە 2 جار یان 3 جار ئەم ئیشانە بکرێ زۆر باشە بێت ئێستا ئەم ئیشەی من ئەیکەم کەسێکی تر بیکات هەر هەما ئیش بێ بەڵام جیاوازە ئیشی دەست جیاوازەکەی هەیە ئەو بەنۆعێکی ترەیچنە من بەنۆعێکی ترەیچنم ئەو شێوازێکی تر بەکارێنە بەڵام منم شێوازە بەکارێنم هەر یەکۆ بە شێوازەکە ئێستا لە ڕووی تەنسیقکردنی چۆنەڵی لە ڕووی تەنسیقکردنی ئیشەکانەوە ئێستا هەیە ئەمە بە مۆدیلێکی تر ئەیکا یان ئەم هەنارە سروشتیە بە شێوازێکی ترێکا بەڵام من شێوازێکی ترە ئیشی دەست هەر عادەتەن هیچی لە هیچی ناکرێت سەرەتا بەخێراتن دانەکەم ئەمە ئێمە ئیش لەسەر جلی کوردیەکەین پێشتر دەستم پێ کرد بە کاری خەیاتی پێش هەموو شتێک ئیشی چنینمە کرد دوای کاری خەیاتی دوای ئەمە 4-5 ساڵیشە خەریکی ئیشی دیزاینی جلوبەرگی کوردین ئیش زیاتر لەسەر کولتوری کوردەواریز و یعنی ئیشەکانمان زیاتر لەسەر ئەوەیە دروستیان نەکەینەوە ئیش لەسەر مێخەگەکەین شمولیەکەین جلوبەرگی کوردی دیزاینی جلوبەرگی کوردیەکەین 15 ساڵێکە خەیاتیەکەم لە دوای 4-5 ساڵیشە دیزاین جلوبەرگی کوردیەکەم باوکم خۆ عافیکە هەر ئیشی خۆمانی کردووە خەیاتی و ئەو شتانە دایکیشم هەروە ئەنجا خوشکە گەورەکەم هەردوو ڕۆژ لە ماڵەوەی تر خۆم سەیری شتەکەکەم ئەیکەمەوە لەخوا بەزیابێ بەس یعنی وەک بۆ دەرەوە نەیان کردووە بەس خۆم هەر حەزم لێ بوو ئاواتێکی کچێنی بوو ئەمیشانە هەچکە هەر شتێ بتەوێ ئەتوانی خەریک بی جاجاری وای ئەمە بەڵێ ئەمە بە بارگرانیەکە یعنی بۆی لەوەی لە ماڵەوە دانیشی ئەمە بۆ ماڵی شەو باشە بژێوەیەکی ژیانیش دابی نەکاو و لە هەمان کاتیشە هاوسەر زۆر مهمە کە پشگیری ئەو ئافرەتانە بکاکە لە ماڵەوەن جا زۆر ئافرەتمان هەیە دەزڕەنگینە لە ماڵەوە بە بۆنەی ئەوەی کە خێزانەکانیان ناتوانن پشگیریان ناکەن هەروە دانیشتون و وازیان لێ هێناوە هەم بۆ خۆیان باشە و هەم بارگرانەیەکی ماڵەکەش سوگەکەن جاری وایە خێزانە بێتە گرفت ماڵە بێتە گرفت لە بەردەمە نیشانەیە ئەم فستیڤاڵانە زیاتر زۆر باشە بۆوانە ئیشی دەستیەکەن زۆر جار ئافرەتمان هەیە لە ماڵەوە ئێستا زۆر لەخوا بەزیابێ دەزڕەنگینە بەس ئیشەکەی نەناسراوە لەبەر ئەوەی لە ماڵەوەیە لەبەرەوەی خێزانەکەی ڕێی پێنایە بەس ئاواکەیتە دەرەوە ئیشەکە دەبینن ئیشەکە دەناسرێ
من زۆر جارکەیەمە دەرەوە یعنی ئەوە نییە کە بڵێم فرۆشتنەکەم وایە بەس ئیشەکەم کە جوانە ئەیبینن تەلەفۆنەکەنەوە داوای ئیشەکان مەکەن.